سەویسی عارەقی یەزدانیە فاتیمە دوو چاوی مەست شێتی کردم فاتیمە شیرازەوەی خەیاڵم جانەکەم ست فاتیمە تاقە برژەنگێکی چاوت ئەو پەری ئاواتمە بۆچی ڕازاوەی خەیاڵم جانەکەم ست فاتیمە برژەنگێکی چاوت ئەو پەری ئاواتمە داقە برژەنگێکی چاوت ئەو پەری ئاواتمە فاتیمە دوو چاوی مەست شێتی کردم فاتیمە دڵداری لە خاچی ئێمەدا ئەفسانەیە بەز بە تەنها بۆ کوڕی خاوەنتە لاروعانەیە گەرچی دڵداری لە خاچی ئێمەدا ئەفسانەیە بەز بە تەنها بۆ کوڕی خاوەنتە لاروعانەیە بەز بە تەنها بۆ کوڕی خاوەنتە لاروعانەیە فاتیمە دوو چاوی مەست شێتی کردم فاتیمە جانی بیمار بپرسم هەموو دێن و لە ئەحواڵێم دەپرسم بۆ جانم دەتۆش یەکجار بپرسم مردینجان سڵات بریار دژی بەرد تەنکت خۆش بێت بێمەت فەرمی دەستخۆشی لێ دەکەم لە کاکە ماردین بەڕاستی ئاوازێکی خۆشی هەڵبژارد بوو ئەو ئاوازەی نەمر عەلی مەردان و کە لە ناو دڵ و جێ هەموماندایە هەموو یەکێکماندایە لەم گۆرانیان بەڕێی من باشتر بوو لە گۆرانی پێشووتری سەرەتای باش نەبوو بەڵام لە کۆپلەکاندا تۆزێک هەوڵی دەدا هەندە کوردەکاری بکە و هەندێک شیرینی تێدا بکە بەڕێی من دەبووە هێشتا جوانتر کۆنتترۆلی ئەو ئاوازەی کردبا چکە ئاوازەکە و گوتم لە جێ هەموماندایەوە بە دەیان جار بە سەدان جار گوترایە دەبواە هێشتا جوانتر کۆنتترۆلی گۆرانەکەی کردبا دەسەڵاتی جوانتر بەسەر گۆرانەکە داشکا بە بەڵام لێتر هیوادارم جارانی کە باشتر بێ. زۆر سپاس ئەوەستان کەم زارفرم زۆر سپاس بە کاک ماردین
دەنگی باش بوو لەم گۆرانیە بەڵام وەکو شەنەزەری من بە فۆرمی خۆی گۆرانێکی زۆر خۆشی هەڵبژار بەڵام وەکو فۆرمی خۆی دووربوون لە یەکەوە ینی طبعی دەنگی ماردین لەگەڵ ئەو گۆرانیە دووشتی جیابوون بەڵام هەوڵی خۆیدا لە کۆپلە بەرزەکان دووسێ تەکنیکی زۆر جوانی کرد نەبراتی جوانیە کرد خۆی دەنگێکی خۆشە من حەز بە دەنگێکم بەڕاستی دەنگی زۆر نەرمە زۆر هوەریانە هەوڵەدا گۆرانی بڵێت بێگومان ئەگەر پەروەردەکی باشتریشی بکات دەنگی زۆر باشە بێت ئافر سپاس دکتۆر مامەزەڵە کەرەمکە سپاس کاک مردین بەڕاستی وەک برادەرانجی گوت دل طبقەی بەرز دەنگ باش بوو طبقەی ئێنز مەقصد قرار مقام ضعيف ونفتكي وهي ممكنش برجل طبقة دنجيتا نية يعني هو كيدن دنجيتا ديار كر وقت طبقة برزبو ديس أو أداء أو لفظ أو إيقاع أو باش بو وسباس بكم زۆر سپاس. ئەزان خۆشەویستان دوای ئەو ناوبرە دەگەڕێن داتێن